سڵاوتان لێبێ بەڕێزان. ئەم ئینفۆگرافیکە تایبەتە بە وەڵامدانەوەی ئەم پرسیارانە. ئایا داواکاریەکانی کورد لە ناوەند چی بووە و تاوەکو چەند ئەم داواکاریانە جێبەجێ کراوە؟ دیارە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە 9 نیسانی 2003 سەرکردە کوردەکان لەگەڵ سەرکردە ئۆپۆزیسیۆنەکانی تری عێراق لە پێشبڕکێدا بوون بۆ ئەوەی زوو بگەنە بەغدا و هەرچی زووە ناوماڵی عێراقی ڕێک بخەنەوە و بەشی خۆیان لە کێکەکەی بەغدا بەربکەوێت. بەڵام هەر لە نیسان و ئایاری 2003دا سەرکردایەتی کورد لەلایەن بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کەوتنە بەڕەخنە. ئەویش بەهۆی چەند هەڵوێست و بڕیارێکەوە کە هاوڵاتیان پێیان وابوو زیان بە دۆزی کورد دەگەێنێت لە عێراقدا. هەڵەکانی سەرکردایەتی کورد لە سەرەتای ڕوخانی ڕژێمی سەدامدا ئەوەی دەکرێت وەکو خاڵی یەکەم تەماشا بکرێت کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە ناوچە کێشە لەسەرەکان لە کاتێکدا پێشتر لە 10 نیسانی 2003 ئەم ناوچانە لەلایەن پێشمەرگەوە کۆنتڕۆڵ کرابوو بە تایبەت شاری کەرکووکی کوردستانی. هەروەها ئەوەی وەکو خاڵی دووهەم تەماشا دەکرێت هەوڵدان بۆ پێکێنانەوەی حکوومەتی عێراق و پشتگوێخستنی داواکانی هاوڵاتیانی کورد بۆ سربەخۆیی و کارنەکردن بۆ بەهێزکردنی بنەماکانی جیابوونەوەی کورد. خاڵی سێهەمیان کێشە و ململانەی تەسک و حیزبەکانی پارتی و یەکێتی لە ناوچە کێشە لەسەرەکاندا بە دیاریکراوی. هەروەها خاڵی چوارهەم وەرگرتنی پۆست بۆ کار بەدەستە کوردەکان لە بەغدا و شەڕ نەکردن لەسەر مافەکانی کورد. دیارە دوای کۆبوونەوەی یەکەمی پۆل بریمەر حاکمی مەدەنی ئەمریکی لە عێراق و پێکێنانی ئەنجومەنی حکم لە عێراقدا داواکاریە سەرەکیەکانی کورد لە چەند داوایەکدا چڕ کرایەوە و ئاراستەی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق کرایەوە. ئەم داواکاریە بەردەوامانەش بریتی بوون لە هەر یەک لەو خاڵانە کە لە ماوەی 11 ساڵدا بوو بە داواکاری کورد بریتی بوون لە گەڕانەوەی ناوچە کێشە لەسەرەکان بۆ سەر هەرێمی کوردستان دیارە لەسەر بنەما دەستوورەکان. خاڵی دووهەمیان بریتیە لە چارەسەرکردنی کێشەکانی پێشمەرگە کە بریتی بوون لە موچە هەروەها چەک هەروەها میلاک. خاڵی سێهەمیان ناردنی بەشە بودجەی هەرێم لە بودجەی گشتی عێراق واتە لە سەتا حەڤدەکە ئەمیش بە شێوەیەکی ڕێک و پێک. خاڵی چوارهەمیشیان ئاسمانێکی سربەخۆ بۆ هەرێمی کوردستان. خاڵی پێنجەمیش زیادکردنی بەشی کورد لە پۆستەکانی حکوومەتی عێراقدا. خاڵی شەشەمیان دەرچواندنی یاسای نەوت و گاز کە ئەمە یەکێک بوو لە کێشەهەرە دیارەکان لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستاندا. دوای 11 ساڵ لە کێشمەکێشمی نێوان هەرێم و ناوەند و هەڵوەشانەوە و پێکێنانی چەند کابینەیەک و گۆڕینی چەندین سەرۆک وەزیران و 4 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران دەبێ بپرسین ئاخۆ چەند لەو داواکاریانی کورد کە پێشتر ئاماژەمان پێدا لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا جێبەجێ کراوە. ڕێژەی ئەو داواکاریانی کورد کە لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا لەلایەن ناوەندەوە جێبەجێ کراوە کە ئەگەر ڕێژەکەی وەربگرین بریتیە لە سەتا 0. دەبینین کە نەک هیچ لە داواکاریەکانی کورد جێبەجێ نەکراوە بەڵکو هەندێک کێشەی تر دروست کراوە کە پێشتر بوونیان نەبووە. ئەگەر لەمەشدا چەند نمونەیەک وەربگرین دیارە نەناردنی بەشە بودجەی هەرێم لە سەرەتای ساڵی 2014ەوە کە ئەمە وەکو نمونەیەکی نوێ یاخود کێشەیەکی نوێ تەماشا دەکرێت بۆ هەرێمی کوردستان. نمونەیەکی دیکە کەمبوونەوەی بەشە بودجەی دانپێدانراوی هەرێم کە لە سەتا 17 کەم کرایەوە بۆ لە سەتا 12. نمونەیەکی دیکە بەپێی دوایین گفتوگۆی پێکەنانی حکوومەت پشکی کورد لە حکوومەتی عێراقی لە 4 وەزارەتەوە کەم کراوەتەوە بۆ 3 وەزارەت یان وەزارەتی بێبایەختر بدرێت بە کورد. ئەمە سەرباری ئەوەی کە کورسەکانی کورد لە 57 کورسیەوە زیادی کردووە بۆ 66 کورسی. نمونەیەکی دیکە کۆنتڕۆڵکردنی تەواوی ئاسمانی هەرێم لەلایەن بەغداوە کە ڕێ نادرێت بە فڕۆکە نێودەوڵەتیەکان چەک و هاوکاری مرۆیی بگەێنە هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی داعش. ئەمەشیان دیسان وەکو نمونەیەک
تەماشا دەکرێت و ئەمە جگەلەوەی تا ئێستا ئاسۆی چارەسەری مەسەلەی نەوت و گاز و دەرچوانردنی یاسایەک بۆ ڕێخستنی ئەم پرسە لە نێوان هەرێم و بەغدا لە ئارادانیە. هەروەها ئەو دەستکەوتە مەیدانیانیشی کە لە ئێستادا پێشمەرگە لە ناوچەی 140 بەدەستی هێناوە تێکڕا لە ژێر پرسیاردایە و نازانرێت ئاخۆ ئەم جارەش وەک ساڵی 2003 بە بڕیارێکی سیاسی و لە ژێر فشاری دەرەکیدا پێشمەرگە پاشەکشەی پێدەکرێت یاخود نا. دیارە سەرباریەوەی سەرکردایەتی سیاسی تا ئێستا سوورە لەسەر پاشەکشە نەکردنی پێشمەرگە لەو ناوچانەدا. ئەمە لە کاتێکدایە کە سەرکردایەتی کورد وازی لە ئەگەری ڕیفراندۆم و سربەخۆی کوردستانی شێناوە وەک پێشتر ئاماژەی پێناکات. لە کاتێکدا چەند مانگێک لەمەوبەر هاوڵاتیانی کوردستان چاوەڕێی ڕاگەیاندنی سربەخۆیان لە سەرکردەکانی کورد دەکرد. بەشێک لە چاودێرانی سیاسی کۆی کێشەکە کورد دەکەنەوە بۆ تەسکی سیاسەتکردنی سەرکردایەتی کورد و بە شەخسیکردنی پرسەکان. بۆ پێی سەرکردایەتی کورد لە چەند ساڵی ڕابردوودا ئەو فشارانەی کردوێتی بۆ لابردنی یەک لە دوای یەکی هەریەک لە ئیبراهیم جعفەری و نوری مالکی لە پۆستی سەرۆکوەزیرانی عێراق نیوەی ئەوە فشاری بکردایە بۆ بەدەستهێنانی مافە دەستوریەکانی کورد ئەوە ئێستا بە دەستی دەهێنا. بەڵام وا دیارە ڕاستە کە خۆ دەرباسکردن لە گرەی شەخسی و ململانی تەسکەکان گرانتر و سەختترە لە بەدەستهێنانی مافە دەستوریەکان. بەڕێزان ئەم ئینفۆگرافیکە تایبەت بوو بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارەی کە ئاخۆ ئایا داواکارەکانی کورد لە ناوەند چی بووە هەروەها تاوەکو چەند توانراوە ئەم داواکاریانە جێبەجێ بکرێت. هەر شاد بن.